خۆشەویستەکان ئیسە نوێژکردن کارێکی زۆر زۆر پیرۆزە. نوێژکردن یەکێکە لە کارە پیرۆزەکان. بەڵام تۆ کاتێ نوێژەکەی ئەگەر مەبەستێکی ترت هەبێ یان فکرت لای خوا نەوێ بۆ خۆت ڕسم هەڵسە نوێژ بکە ئەو نوێژە خێرت ناگات بەڵکو گوناحیش دەکات. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە فەرمێ فەوەیل للمصلین. وەیل و ئاگری جەهەنەم کە وەیل دۆڵێکە لە ئاگری جەهەنەم بۆ کێیە؟ بۆ نوێژگەرەکانە، بۆ ئەوانن کە الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراؤون بۆ دنیایکەن بۆ ڕیایکەن مێشکیان لای نوێژەکانیان نییە بەس دێن لە بەرخاترەوەی خەڵک بڵێ نوێژەکەن. ئەوانە نەک پاداش نادرێنەوە بەڵکو تاوانباریشن گوناحێ زۆر گەورە. دەبێ مامۆسایەکە فەرمێ دەبێن نوێژ کابرا نوێژی کردیە بەڵام دڵی لای نییە شوێنەکەی جەهەنەم بێ. ئەی کەسی ئەگەر هەر نەیکردبێت، کەسی ئەگەر نوێژ نەکرد بێ ئاخر ئەمە زۆر سەیرە ئەڵێن وەڵا کابرا نوێژی نەکردێ چێکا مسڵمانە با نوێژیشی نەکردبێ. خۆ مسلمانە ئەیهێنن بۆ مزگەوت و جەنازەکەی دائەنن و ئەم مسلمانان هەر هەمووی ئەم لە فەیسبوک و ئەوە تەلەفۆن و مۆبایل بڵاوەکەن و کاکە جەنازەیەکا لە مزگەوتی ئیمام حەمزە وەرن نوێژ لەسەری بکەن کابرایەکی نوێژ نەکەریشە. ئەمە بیدعەیەکی زۆر خراپە بەڕاستی. حەقە بان خەڵکی بکرێ بۆ نوێژ لەسەر پیاوی باش، بەس ئەگەر زانی نەتزانی کێیە بانگی خەڵک مەکە. تۆ نازانی کێیە، نازانی ئەهلی نوێژن یان نوێژ نییە، بۆیە ئاگات لێی بێ. لەبەرەوە خۆشەویستەکانم نیەتەکانمان زۆر زۆر مهمە. ئینسانی مسلمان ئەبێت زۆر گرنگی بداتە نیەتەکانی نیەتی خۆی پاکاتۆ لە هەر کارێکا کە ئیکا، لە هەر خێر و سەدەقەیەکا کە ئیکا، حتا لە نوێژەکانیشتە ئەبێ پێویستە نیەتی خۆت پاکەیتەوە هەموو جارێ پێویستە نیەتی خۆت پاکەیتەوە، چونکە خوای تەعالا باسی منافقەکانمان بۆ کافەرمێ ئین المنافقین يخادعون الله. منافقەکان ئەیانەوێ خوا بخەڵەتێن، خوا پەنامەندە. طبعا حدیان چییە خوا بخەڵەتێن؟ طبعا خوا لە دڵژیان ئەزانێ. وإذا قاموا إلى الصلاة كاتي هلسن بۆ نوێژەکانیان قاموا كسالى زۆر تەمەڵن. هەر کاتێ هەستت کرد تەمەڵی بۆ نوێژەکان، ئەمە لە برای خۆتان وەربگرن، هەر کاتێ هەستت کرد تەمەڵی بۆ نوێژەکانت لە دڵی خۆت بترسە. زۆر خەتەرە، مەسەلەکە زۆر خەتەرە. هەر کاتێ هەستت کرد گەرم و گوڕ نیت لە نوێژەکان بترسە، ئەوە صیفاتی منافقەکانە. وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى. چونکە ئەمان حەزەکەن خەڵک بیان بینێ. هەموو جارێکیش ئەم حەزە ناتوانین کە يراؤون الناس لەبەر خاتری خەڵک ئەیکەن ولا يذكرون الله إلا قليلا. لە دەرەوە جگەل لە خەڵک کە خەڵک نەیان بینێ ذکری خوا هەناکەن ئیلا لە حاڵەتێ لی موسیبەت و چشتە ئان شتێکیان تێتە سەر هاوارەکەن دوایە موسیبەتەکەن. ئەمە هەمە ڕۆنە سەر بەزمەکەی جارانیان.